سڵاوتان لێ ببینەرانی ڤار میدیا ئێستا لە بازاڕی سەیداوم لە شاری هەولێر کە بازاڕێکی کۆنی میلیە لە دوێنێ ئێوارەوە ئەم بازاڕە هیچ کارەبایەکی نییە دوکاندارەکان بەلایت ئیش خۆیان دەکەن ئەوە ژمارەیەک لە دوکاندار لێرەنە. سلام علیکم. السلام ورحمة الله وبركاته. لەکێ و کارەباتانە والله قربان بالنسبة كهرباء بشار ساعتي براسي كهرباء زور ساكا همو خلقي هولير وكردستان لي رازية بتايبت تيني كاسب لو دكاندارن بلام لدنيا وكهرباء الرئيسي بشار ساعتي ما نمايا خلقي دنيا تونا جماعات على أساس لقى مدير قصة كرديو كوات سابق للشوية بلام نشويش تاكريا ونستاش هاتينا نخميان لو بازار خواردي أو بازارش بحكم كهرباء أو ما رني بلا ما رداني شو مشكلة ما كهرباء النبي بازار يعني كهرباء يعني روناتشي كروناتشي نبو يتر مشتري نهاته بازار حتما كاريجري زوري دروس كرديا ببازار يكي تواوي لدونه ديتيا خاصة دنيا شمبو أما حفتة يك روش بازار مان زور بقوته أوي شمية كشمش كهرباء نبو يتر كهرباتان يعني حر لدنيا سبين زو هاتين بيانيوا بالله لدنيا سبين بيانيوا هاتين كهرباء نبو حتى أساجنيا توينك المديرش على أساس قلتي خمخوري دبينو تايدكين كتي تانا كتاسا كان بله ايش هر دكاندار بالتاكيد يا مشهر بلايد ايش دكان والله بلايد ايش دكان تسكن ده هو شويه مشتري وراك دوێنێ لە بەیانی و بەیانی و کارەبانی ئەوڕۆ دەبێتە دوڕۆژ ئەوڕۆ دەبێتە دوڕۆژ مۆبایلیشتان بەڵێ ئارە وڵا دێ مۆبایل مشتریگەری لەسەر بازاڕێەوە بەتاکید هەمووی کرێچیە هەمووی خاوەن عایلەی لەسەرا ئیتر کۆمەڵە کاسبکارین بەڕاستی ژیانمان بەندە بەم دوکانانەوە تو ئەگەر کارەبات نەبێ ئیش ئەوڕۆکەینە بەڕاستی ژیان بەکارچیا وڵی نازانم تا ئەسەقینە هیچ ڕوونکردنەوەی نەدراوە بزانین بەڵێ محاویلە تەقیوە فیزی کردیا ئیتر لە ماڵی ئێوە لە گەڕەکەیەوەش کارەبا بڕا کارەبا شەو بڕا لە ئێمە مەڵمان لە کەس زانە کارەبا بڕا بەس هاتەوانێ کێشەینەوە خۆی کێشەی مارەمان نییە لە مارە کارەباش بڕێ احتیادیە سالە بەڵام بازار دەبی هەبی ئەگەر بەرە لە شێوەشی کارەما بڕا بەڵام ماوەچ کەم هاتەوە بەس کەسی بازار نابی بە سەعاتیش ببڕێ خۆیان هەموو ئەوانەی کە برێن لە کارەبا ئیش دەکەن دەزانن بازار دەبی کارەبای دایمی هەبی بە مدیری کارەبای وڵە دوێنێ چوون جەماعەتی ئێرە بوون سیانەیە نازم چییە چوو من على سەر دەبای ئەوڕۆ دەبا یان شێوەیان ئەوڕۆ چاپ کرێ وەڵام تازە خەمیان لە خواردیا هیوادارم دەنگمان بگات و کارەباکە مەزود کات لۆ چاپ بەڵێ دیارەما داواکاری بەشێک لە دوکانداران و کاسبکارانی بازاڕی سەیداوەیە لە شاری هەولێر کە لە دوێنێ بەیانیەوە من سەرەتاوتم لە دوێنێ ئێوارەوە بەڵام دیارە لە دوێنێ بەیانیەوە کارەبایان نییە و هەر بە ڕووناچی مۆبایل کاری خۆیان دەکەن داوا دەکەن کە لایەنی پەیوەندیدار بێن و کارەباکەیان بۆ چاکات.